سڵاوتان لێبێت ئەمە کاک بارانە باران ماڵتان نایچێ؟ باران کاروان؟ ماڵتان لەکوێ؟ لە کەلان خۆشە لە سلێمانی؟ بەڕاستە؟ هەردووکیان؟ کێو خۆشە لە سلێمانی؟ کەلان خۆشترا؟ پێی بۆ سلێمانی بۆ لای کێ؟ خۆشە لای من؟ باش لای کێ بکە بۆیە؟ کاک بارانێکی کە لەو ناڵانەی کە چەند ساڵەکە کاکەڕەوە متاوایەکەی؟ دوو ساڵە؟ باشە. یەک تۆ زۆر پێشەوە دەین کاکەڕەوە باشی دەرچێت لە زەحمەت دوو ساڵە متاوایەکەی. پێش 6 مانگ ئێمە لەژێر بە هۆشکاری گشتیە تەواوی دەمودانی کاکە بارانمان چاک کردەوە سوپاس بۆ خوا. پێش بە هۆشکارەکە چیمان بۆ کرد؟ پێش بەنجی ئامادەی بۆ بکەین؟ باشە. لە دوای بەنجی ئامادە وەزعی چۆنە؟ باشە. الحەمدولillah. ئەم جگە لە مەسەلەی دەمودانی کێشەی مەڵاشوشی وانییە؟ باشە. لە دوای چارەسەری دەمودانی خۆشکوی استفادەی کرد؟ زۆر باشە. دەمەوێت سەرنجی دایکوباوەکان بۆ ڕابکێشن سام لەبەرەوەی کە زۆر لە تەمەنێکی منداڵیەوە بۆمان نێردراوە بە سپاسەوە بۆ دکتۆر لوقمان کە سەرپەرشتی ئەم منداڵانەکە لە منداڵپارێزی کوردستان توانیمانە بدانە شیرەکانەوەی کە بۆمان ڕزگارکرا ڕزگاری بکەین ئەوەی کە بۆمان ڕزگار نەکراوە ناچاربووین کە هەڵیکێشین بۆ پاراستنی تەندروستی منداڵەکە چونکە هێشتنەوەی دانی کلۆرە دەمی منداڵە بۆ تەندروستی دڵ و لەش و مێشکی منداڵەکەش خراپە. بەڵام ئەم منداڵانی کە شەقی لێ مەڵاشیان هەیە زیاتر لە بەرمەترسی کلۆربوونی دان. ئەگەر بێ سەحمەت بیتە پێشەوە خاتون تۆش بۆ زوبانیشەکەم بیتێ دەمکەرە کوڕم ئەمانەمان بۆ کردو ئەمەیە کە پێڵەندانی سپایدەرمان خۆتان ئەزانن ئەمە لێرە دانە هەمیشەیەکانێتی هاتووە و ئیتر ئێستاوی کە ماوەتەوە 3 مانجارێک کاکە بارانێتەوە بۆی کە متابعی دانەکانی بکەین. باشە دووبارە یەکەمەوە ڕۆژان دوو جاردان بۆ منداڵەکانتان بشۆن و لەتەوەن یەک ساڵ سەردان بەمکەم بۆی ڕێگەبگیری لە کلۆربوونی دانەکانە. ڕێز بە حورمەتی دکتۆر موسا ڕەحجاف و تاوی ساتەکەما قوڵتەبوون سواز بۆ خۆ سواز بۆ متمانەیەوە.